هەڵمەتی کۆمەڵکوژی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش دژ بە کەمینەکان لە سووریا و عێراق و هەروە پەنابەران و کارەساتی مرۆیانە لە ئەوروپا و خۆرهاڵاتی ناوەڕاست و سەرکوتکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەم ڕووداوانە ساڵی 2015یان کردە ساڵێکی دژوار بۆ مافەکانی مرۆڤ. وەزیری دەرەوە جان کێری گوتی پێشێلکاریەکان جێگای نیگرانین. ئەو پێشێلکاریانی کە زۆر بەربڵاو و کاریگەر بوون لە ساڵی 2015دا ئەوانە بوون لە هەرێمی خۆرهەڵاتی ناوەڕاستدا ڕوویاندا کە تێیدا تێرۆریزم و شەڕی سووریا پێکەوە دژواری و ناڕەحەتی گەورەیان لێکەوتەوە. راپۆرتەکە حکوومەتەکانی وەک چین، تورکیا، رووسیا، ئێران و کوبای گوناهبار کردووە بە هەراسانکردن و هەروەها بە ئامانجکردنی میدیا و کۆمەلگا مەدەنیەکان و ڕەخنەگران، بەڵام پێشکەوتنیش بووە. ئێمە دەستکەوتی دیموکراتی گرنگمان بەدی کردووە لە وڵاتانی وەک تونس و نایجیریا و سریلانکا و هەروەها لە بورما، بەڵام لە هەر یەک لەم وڵاتانەدا هێشتا ئاستەنگ ماون کە بەسەریاندا زاڵ ببین. کاربەدەستێکی بەرزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دەنجی ئەمریکای گوت ئەم راپۆرتە کاریگەری دەبێت لەسەر سیاسەتی واشنگتن لەمەڕ یارمەتیە بیانیەکان. دەکرێت دڵنیابی لەوەی کەوا هەر کاتێک ئێمە بەڵگەی باوەڕپێکراومان هەبێت کەوا یەکێک یاخود تاکێکی ئەندامی هێزی ئاسایشی بیانی پێشێلکاریەکی توندی مافەکانی مرۆڤی کردبێت، ئەوە یارمەتی بۆ ئەو یەکەوت تاکە کەسانە دابین ناکەین. هەندێک لە چاودێران دەڵێن مەسلەی مافەکانی مرۆڤ پێویستە دەسەڵات و توانای زیاتریان هەبێت لە داڕێژنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا. بەڕای من یەکێک لە نیگەرانیەکانی ئێمە لە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ ئەوەیە هەرچەندە ئەم بەڵگەیە زۆر ڕاست و ڕوونە و زۆر بەساچی لە ڕەوشی زۆر لە وڵاتانە تێدەگات، بەڵام بە شێوەی پێویست بەکار ناهێنرێت. لەسەر داوای کۆنگرێس ئەمە چلەمین ساڵە کەوا حکوومەتی ئەمریکا راپۆرتی خۆی لەسەر مافەکانی مرۆڤ بڵاو دەکاتەوە. حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.